كان خوای رب العالمين دفرمي إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون لسورة العنكبوت آية 45 خوا دفرمي براستي وببيغمان نوێژ ئەگەر نوێژێکی ڕێک و پێک و تەواو بە هەموو ڕوکن و واجیباتەکانیەوە بی و خشوعی تێدا بی بە تەواوەتی ئەنجامی بدرێ دەفەرمێ قەدەغەی دەکا خاوەنەکەی و نوێژ خوێنەکەی لە فەحشا لە هەر تاوان و گوناهێکی زێدەڕەوی بە زمان بکرێ یان بە دامن بکرێ والمنکەر و لە هەموو گوناه و منکەرەکانی تر کە ئەنجام دەدرێ چا زکر و یادی خوای گەورەتر و مەزنترە لە هەموو شتێکی کە نوێژیش زکر و یادەکانی خوای تێدا دەکرێ خوا دەزانی و شارەزایە و عیلمی هەیە بەوەی چ دەکەن خەڵکەکە ئایا نوێژەکە لۆ خوایە و بای ئەوەندەیەکەوە بیان گەڕێنتەوە لە گوناه و تاوان یان هەر نوێژێکی دزی لە نوێژەکانیان دەکەن وەکو دوێنێ باسمان کرد و لە گوناه و تاوان خەڵکەکەی ناگەڕێنتەوە بزانن هەر نوێژێک خاوەنەکەی لە گوناه و تاوان نەگەڕاندەوە نەیکردە خاوەن عەقیدەیەکی پاک دەستی هەر لە حەرام نەگەڕاندەوە و قاچی هەر بەرەو حەرام پێڕۆیشت و زمانی هەر لە تاوان بەکارهینا بزانە نوێژەکەت خەلەلی هەیە کەم و کورتی هەیە ئەگەر نانوێژەکەت بە تەواوەتی بکەی خوا ئێمەی بێگومان کردیە جەل لە شەئنوه لەو ئایەتەی ئیڵا دەتگەڕێنتەوە لە گوناه و تاوان و خراپەکاریەکەی و دەتکاتە پیاوێکی بەرز و بەڕێز و مەزن و بەختەوەر و ئاسوودە بەڵێ دەجێرنەوە لە پێغەمبەری پێشەوا عەلەیهی السەڵات وەسەلام کە سەنەدەکەی حەسەنە ئیمامی ئەحمەد لە موسنەدەکەی هینایەتی و ئەبوو داودیش لە سونەنەکەی کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئیذا حەزینە من ئەمرٍ فەزەعە ئیلە الصەڵاة ئەگەر شتێک غەمگینی کردبا و غەمێکی لۆ هاتبا هانای دەبردە بەر نوێژکردن پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەچووە ناو نوێژی غەم و پەشارەکەی نەدەما و دەڕەویەوە ئەو کاتی بەختەوەر دەبوو دڵخۆش دەبوو ئاسوودە دەبوو چونکە نوێژ ئیتیساڵ و پەیوەندیەکی ڕاستەوخۆیە لەگەڵ خوای پەروەردیگار